بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لاڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواس بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. مانەوەی شکۆی خێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواس دەبێت. خێزان یەکێکە لە پێگەێنەرە سەرەکی و گرنگەکانی هەر کۆمەڵگەیەک و مانەوە و تەبایی و یەکریزی هەر کۆمەڵگەیەکیش بەندە بە مانەوە و یەکریزی و تەبایی نێوان خێزانەکان. بۆ ئەوەی خێزان تەبا و یەکریز و پێکەوە بەسراو بێ و بە پێکەوە بەسراوی بمێنێتەوە کۆمەڵێ مەرج و ڕێنمایی هەیە لەلایەن شارەزایانەوە. لەم بەرنامەیەدا ئێمە قسە لەسەر خێزانێکی تەندروست دەکەین. پاراستنی خێزانی کوردی ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە، چۆن خێزانێکی بەختەوەر و ئاسوودە و تەبا و یەکریز فراهەم بهێنین و دروستی بکەین، چۆن وا بکەین خێزانەکانمان لە یەگەڵوەشاندن و پەرتەوازەبوون و لێکدابڕان دوور بخەینەوە. کاریگەریە دەرەکیەکانی دەرەوەی خێزان بە تایبەت تەداخلاتی دەوروبەر لە ماڵە خەزوران و هەروەها زنجیرە دراماکان و میدیا چ ڕۆڵێکیان هەیە لەم پەرتەوازەیی و دابڕانەی کە ئێستا بەرۆکی زۆربەی زۆری خێزانەکانی کوردی گرتووە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز خاتوو نەرمین مستەفا چالاکوانی بواری کۆمەڵگەی مەدەنیم کردووە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت خاتوو نەرمین. زۆر سپاس، دەستخۆشی لێ. زۆر سپاس بۆ بەڕێست و ئامادەبوونت جێگەی شانازیمانە و ئومێد دەکەین ئەمڕۆ باسێک لەو خێزانە تەندروست و بەختەوەرە بکەین کە وەکۆڵی ئامانج و ئاواتی هەموو کەسێکە بە تەنانەت ئەو کەسانش کە زۆر بە دەم خێزانێکی تەندروستەوە نین. خاتوو نەرمین، سەرتا پێم خۆشەکە ئێمە باز لە خێزانەکەین پێناسەیەکی خێزان بزانین خێزان چییە و بەچی ئەگوترێ خێزان. بەناوی خی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشی لێکەم بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرێت چکە تەورێکی زۆر گرنگە بەڕاستی قسەکردن لەسەری بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە و ئەمڕۆ لە ڕۆژانی ئەمڕا زۆر پێویستمان پێێتی بە تایبەتی خێزانە تازەکان. طبعاً خێزان گرنگترین یەکەی کۆمەڵایەتیە کە خێزان لە تاکەکان پێک دێ و کۆمەلگاش لە کۆمەڵێک خێزان پێک دێ، دواتریش چەند کۆمەلگایەک وڵات و میلەتێک پێکەێنێ. بۆیە وەکوتم خێزان گرنگترین یەکەی کۆمەڵایەتیە، بەڵام پرسیارێک یەتە پێشەوە ئایا ئەو تۆکمەکاری و ئەو قایمکاری کە ئەکرێ لە ژیانی ڕۆژانەمانە بۆ کڕینی کەلوپەلێکی ناماڵیا خۆ بۆ بڕیاردان لەسەر کارێک وەزیفەیەک ئیشێک ئایا هەمان قایمکاری ئەکرێ بۆ دروستکردنی خێزان و بۆ هەڵبژاردننی هاوسەر؟ ئەمە بەڕاستی کارێکی گرنگە کەواتۆ وەکو هەموو پێویستەکانی تری ڕۆژانت کە قایمکاری بۆ ئەوکەیت و وردەکاری بۆ ئەەکەیت و مەرجی بۆ دانی پێویستە هە لە سەرەتای ژیانەوە هەوڵ بدرێ بۆ ئەوی کەوا خێزانێکی تۆکمە لەسەر بنەمایەکی قایم و بتە و خێزان دروست بکرێت بۆ ئەوی کەوا ئەو خێزانە دواتر بە بەختەوەری بژی و کێشە و ناڕەحەتی و گیرروگرفتی بۆ دروست نەبێ نەبۆ خۆی وە نەبۆ دەوروبەرەکەشی. بەڵێ کەواتە دروستکردنی خێزانێکی تۆکمە و تەبا و یەکریز پەیوەندی بەبەر لە زەواجیشەوە هەیە، ینی بۆ نمونە زۆر جار ئاماژە بەوە ئەکێ هەتا لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ئاماژە بەوە کە یەکێک لە مافەکانی منداڵ بەسەر دایک و باوکەوەیە کە هەم خێزانەکە بشوو بە پیاوێکی ڕێک و پێک و ساغ و سەلامەت بکە، هەم ئەم پیاوەش بڕوە ئافرەتێکی چاک و سەلامەت دەڵبژێرێ. مەبەستم ئەوەیە خێزانێکی تۆکمە پەیوەندی بەوە هەیە کە بەر لە زەواج چۆن هەڵبژێردراوەیانە. بەتاکید پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ اختاروا لنطفکم فإن العرق دساس. ئەفەرمێ هەڵبژێرن هاوسەرەکانتان چونکە بەڕاستی مەسەلەی ڕەچەڵک ئەگواسرێتەوە، مەسەلەی بۆ ماوەی ئەگواسرێتەوە، کەواتە پێویستە ئەم کچەیە ئەم کوڕە لە سەرەتای دروستبوونی خێزانەوە یا لە سەرەتای بڕیاردان بۆ دروستکردنی گەورەترین و گرنگترین یەکەی کۆمەڵایەتی کە خێزانە ئەو قایمکاریانە بکە، یعنی سەرپێیی بڕیارنەیە هەوڵ با کەسێکی هاوشانی خۆی بدۆزێتەوە، هەوڵ با کەسێک بدۆزێتەوە کە لەگەڵ بیر و بۆچوون و پێگەی کۆمەڵایەتی و ئاستی دارایی ئەمە بگونجێ بۆ ئەوی دواتر کێشەیان بۆ دروست نەبێت. کەواتە هەر لە سەرەتایی پێشەوەی کە بڕیار بدرێ بۆ دروستبوونی خێزان ئیسلام هانی گەنجانی داوە کە هەوڵ بن کەسێکی شیا و کەسێکی گونجاو بۆ تاکەکەی خۆیان هەڵبژێرن، چونکە ئەو کووتمان خێزان هەموو خێزانیش طبعاً هە لەناو ئینسانەکانە نییە و خی گەورە فەرمێەوە من کولی شەیئین خەلەقنا زەوجین. زەوج ئەو جوتە لەناو هەموو گیانلەبەرەکانە کە خی گەورە دروستی کردو بەدار و درەخت و مار و مێری و ئینسانەوە خێزانی تایە، هەر کەسە و ینی کۆمەڵک دابوونەریتی خۆی هەیە لە خێزانەکەی خۆیان کە جێبەجێیان ئەکا. بۆیە
کەواتە خێزان بای ئەوە ئەهێنێ کەوا وردەکاری بۆ بکرێ قایمکاری بۆ بکرێ هەوڵ بدرێکە لەسەر ئەساسێکی بەرچاوڕوونی ئەو گەنجانە بچنە ناو خێزانەوە یعنی بە سەرپێی نەچن بڕیارێکی سەرپێی نەدرێ چونکە دوای پەشیمانی لە دوای بێت. کەواتە ئەو بڕیارەی کە جەناب داماژت پێدەی لە پێش زەواجە یەکێکە لە هۆکارەکانی مانەوەی خێزانێکی تۆکمە چۆن ئەم بڕیارە بڕیارێکی دروست ناو ببین یان چۆن ئەم بڕیار بە شێوازێکی دروست بدرێ ڕێنمایی شارەزایان جەناب دەوانی کە لە بواری خێزانە کارەکەن بۆ کوڕ و کچێک چیە بەر لە زەواج بۆ ئەوەی بە درێژایی تەمەنیان خێزانێکی تۆکمە و سەلامەتیانە بێت. کۆمەڵ ڕێگایەک هەیە بۆی کەوا ئێمە بتوانین بەپێی طبعا ئێمە ظاهربینین ناتوانین حکم لەسەر غەیبیات و لەسەر باتین بین ئەوەی کە عقلی ئێمە ئەی بڕێ ئەوەی کە عقلی ئێمە تەحملی ئەکا ئێمە ئیش لەسەر ئەوە ئەکەین کەواتە هەندێک لەو شتانە پەیوەندی بە خودی تاکەکەەوە هەیە هەندێکی پەیوەندی بە خێزانەوەیە هەندێکیشی پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە و بە کۆمەلگاوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە تاکەکە هەیە پێویستە ئەو تاکە گەشتبێتە ئەو ئاستەی کەوا لە ناخی خۆیان هەستی بەرپرسیارەتی بۆ دروست بوو بێ کە بتوانێ بەرپرسیارەتی ذاتی خۆی و بەرپرسیارەتی کەسێکی تر لەگەڵ خۆیان هەڵگرێ و خێزانێک پێکەوە دروست بکەن. ئێستا بۆ نمونە ئەو دوو کەسە کە خێزان دروستەکەن خۆ کەس زۆری لێ نەکردوون هەردووکیان بە حەزی خۆیان بە ئارەزوی خۆیان بە خۆشحاڵی بەرەو پرۆسەکە ئەڕۆن کەواتە ئەم پرۆسەیە کە هەردووکیان هەوڵیان داوە بۆ دروستکردنی هەردووکیان لێبراون بۆ دروستکردنی پێویستە هەردووکیان دەستی پێوە بگرن بۆ ئەوی کا بە بەختەوەری بە تۆکمەیی بمێنێتەوە وەکوتمان ئەو گەنجە هەستی بەرپرسیارەتی لەلا دروست بوو بێ ئایا ئەتوانێ خێزان بەڕێوەبەرێ ئایا ئەتوانێ بچێتە ژێرباری بەرپرسیارەتەکانی خێزان چونکە وەکوتمان زۆر جار لە سەرەتای ژیانەوە خێزان کە تەماشای ئەەکەی ئەنی حاڵەتی ڕۆمانسیە داوەتە چوونە دەرەوەی گەڕانە ئەم شتانەیە بەس کە کەوتیتە ناواقعەکەەوە بەو شێوازە نییە چونکە ئەو کاتە ماڵە خەزورانیەتە ئارەوە کە بەرپرسیارەتیان دەست پێ ئەکات دوای ئەوە مناڵیەتە ئاراوە دوای ئەوە میوان و هاوڕێ و برادر و ئەوانەیەتە ئاراوە کاتە بێمانە هەمووی هەرگێکەوە بەرپرسیارەتی خۆی هەیە و بتوانی چۆن لەگەڵیا هەڵکەی ئەمە بۆ بەنسبەت گەنجەکەەوە بێ ئیستعدادی نەفسی و مادی و جسمیشی هەبێ بۆ ئەوی بچێتە ناو پرۆسەکەەوە ئەگەر ئیستعدادی نەبوو خۆی لە شەرع ئەگەر زۆر بردیکەیتەوە هەندێک جار حرامە کەسێک زاواجکە بۆ چونکە ئیستعدادی نە دەرونی هەیە نە نەفسی هەیە نە ماڵی هەیە کە نەیبوو کەواتە ئەگەر بچێتە پرۆسی زەواجەوە ستەم لە بەرامبەرەکەیەکە ئەم ستەمکردە زەواجەکەی بۆ حرام ئەکا نەک بۆی دروستکە بۆیە ئەوەی کە پەیوەندی بە تاکەکەوەیە بەم شێوازە بێبیر لە زەواج کاتەوە خۆی ئامادە کردبێ لە ڕووی نەفسی و دەرونی و جەستەیی ئەو کاتە بڕیار لەسەر زەواج بدا ئەو کاتە هەوڵی خۆڕۆشنبیرکردن بدات لە پرۆسی زەواجە یعنی هەر بەوە نەوەستێ وەکو زەواجێکی تەقلیدی دایک و باوکی چۆن زەواجیان کرۆ پور و خاڵ و مامی چۆن زەواجی کرۆمیش بەو شێوازە لاسای ئەوان کاتەوە زەواجکە نە ئەمڕۆ ژیانی زەواجی ئەمڕۆ جیاوازە لە زەواجێک کە 20 ساڵ پێش ئێستا کراوە بۆ لەبەرەوە ئەو تاکە هەردووکیان پێویستە بخێنەوە بەشداری خول بکەن بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک ڕۆشنبیری وەرگرن لەسەر ژیانی هاوسەریان چییە کاتێک کە منێک لە ئێستاە زەواجم کردو دایک و باوکم بۆمە 20 ساڵ بەر لە ئێستا زەواجیان کردو جیاوازی ئەم دوو زەواجە لە چیدایە بەپێی بەرەو پێشچوونی ژیانی ڕۆژانە بەپێی بەرەو پێشچوونی کۆمەلگاکان بەپێی بەرەو پێشچوونی شارستانیەت و ئێستاش کە تەکنەلۆژیا سەرتاسەری ژیانی ئەمەی داگیر کردووە زەواجەکە زۆر جیاوازی هەیە بۆیە پێویستە یعنی خێزان دایک و باوک ناتوانێت هەموو معلوماتێک با بە مناڵەکەی معلوماتی دەرونی ناتوانێت باتێت چکە ئەم کەسێکی دەرون ناس نییە معلوماتی پزیشکی ناتوانێت باتێ بۆی ئەو بە تەندروستانە ژیانی هاوسەرەتی ممارەسە بکە چونکە ئەم پزیشک نییە معلوماتی شەرعی ناتوانێت باتێت چونکە دایک و باوکی هەموو دایک و باوکی مەلا و زانای ئاینی نییە بۆیە کەواتە پێویستە ئەم گەنجە بە لێبڕاوانە هەوڵ بات بەشداری کۆمەڵێک خول و خوێندنەوەی ئەو بابەتانە بکات کە بۆ ژیانی هاوسەری پێویستە بۆ ئەوی بتوانێت بە بەرچاوڕوونی و بە قایمکاری بچێتە ناو پرۆسەی زەواجەوە کە ئەمە پەیوەندی بە تاکەوە ئەوەشی کە پەیوەندی بە خێزانەوە هەیە منێک کە ژن بۆ کوڕەکەمە هێنم یاخود کچەکەم ئەدەم بەش و پێویستە ئەو شتانەی کە لەسەر منە وەک ئاسانکاری وەک دەستبارگرتن وەک پشتگیریکردن وەک کێشە بۆ دروست نەکردن وەک تەدەخل نەکردن ئەمانە وەکو ئەرکی منە نەیکەم بەرامبەر بە کوڕەکەم یاخود بەرامبەر بە کچەکەم. زۆر باشە خێزانی بەختەوەر کامەیە یان بۆ من خێزانی بەختەوەر چۆن بناسینەوە ئەو سیفەتانەی کە لە خێزانێکی بەختەوەرە هەیە کامانن بەڵێ طبعاً بەختەوەری خۆی کۆمەڵێک پێناسەی جیاوازی هەیە ینی زۆر پێناسە بۆ بەختەوەری کراوە بەڵام ئەکرێمە هەر تەنها باسی یەکێکیان بکەین بەختەوەری ئەو هەستەیە کە تۆ هەمیشە هەست بە ئارامی هەست بە خۆشی هەست بە
حەوانەوە هەست بە گەشتبینی ئەەکەی لە ژیانی خۆتە ئەگەر ئەم هەستانە زاڵ بوو بەسەرتاکەواتە تۆ کەسێکی بەختەوەری بۆی ئەم هەستانەش بڵێن بێتە دی تۆ ئەبێ هەمیشە گەشتبین بی لە ناخی خۆتە بەرامبەر بە خۆت و بە ناخی خۆت گەشتبین بی گەرام ئەبێ هەمیشە گەشتبین بی بەرامبەر بە ژیان ئەبێ هەمیشە گەشتبین بی بەرامبەر بە داهاتووی خۆت ئەگەر نەتوانی گەشتبین بی بەرامبەر بەم شتانە کەواتە ناتوانی نەخێر بۆ خۆت بیتەوە و نەخێر بۆ بەرامبەرەکەت بیتەوە کەواتە وەکوتمان بەختەوەری ئەوەیە کەواتۆ هەست بە ئارامی و ئاسایش و حەوانەوە و گەشتبینی بکەیت لە ژیانی خۆتا ئەو سیفەتانە زاڵ بێ بەسەرتا خێزانێکیش کە گەشتبینە چۆن جێ ئەەکەیتەوە لە خێزانێکی تر کە گەشتبین نییە ئەو ژن و مێردانەی کە بەختەوەرە نەگەشتبینە ئەو ژن و مێردانەی کە بەختەوەرن یعنی هەستیان پێ ئەەکەی ڕێز خۆشەویستی تەفاهم پێکەوە ژیانیان ڕاوەرگرتنەوەیان ئەمانە زاڵە بەسەریان یعنی هەر کەسێک کە ئەچێتە ماڵەکان هەستی پێکە ئەم دوانە زۆریان خۆشەوێت بە هەڵسوکۆتیانە دیارە بە سیرکردنیانە دیارە بە تعاملکردنیانە دیارە ئەم دوو کەسە بە مامەڵەکردنیانە دیارە زۆر ڕێز لە یەکتریەگرن کەواتە خەڵکی ئەمانە کەسانی بەختەوەرن ئەم دوانە ئەمان زاڵن بەسەر کێشەکانە نە کێشەکان زاڵ بوو بێ بەسەر ئەمانە بۆیە دیارە ئەمانە کەسێکی بەختەوەرن و هەروەها مەسەلەی ئەوەی کەوا تۆ خۆت بەختەوەر بی کێشت بۆ کەس دروست نەکردووە و خۆشت بەختەوەری بەڵام کەسێک کە نابەختەوەرە هەم خۆی نابەختەوەرە هەم کێشەشی بۆ دەوروبەرەکەی دروست کردووە کۆمەڵی خێزان لە ماڵە باوان و ماڵە خەزوران و خوشک و برا و پور و مام و خاڵی بەخۆیەوە سەرقال کردو چێوەڵا ئەمە پێکەوە ناگونجێن ئەمە دانویان بەیەکەوە ناکڵێ ئەمە کێشەیان هەیە هەر ڕۆژی بەنەوعی کێشەوە ژیانی خۆیان دەست پێکەن بۆیە کەواتە سیمای خێزانێکی بەختەوەر بە ژن و مێردەکەەوە دیارە کە دوو کەسن بە گوێ یەکتریەکان ڕێز لە یەکتریەگرن ڕایەک وەرئەگرن لە ئیش و کارەکانی ژیانە پلانیان هەیە بەرنامەیان هەیە بەو شێوازە تۆ هەستەکەی کە ئەم خێزانە خێزانێکی بەختەوەرە بە هەڵسوکەوتی خۆیانە هەستی پێ ئەەکەی ئەم سیمە و تایبەتمەندیانە گوێگرتن بۆ یەکتر وەرگرتنی ڕای یەکتر زاڵبوون بەسەر کێشەکانە ڕێز و خۆشەویستی لە نێوان ڕێزگرتن لە کەسوکاری یەکتر بۆچی لە خێزانێکدا هەمان و لە خێزانێکی دیکەدا نیمانە بەڵێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو دوو کەسی کە خێزانەکەیان دروست کردووە ئەمەش ینی تایبەت نییە بڵین هەر بە دوو کەسەکەەوە خۆی باگراوندی پەروەردەی ئەو دوو تاکەش کاریگەری هەیە لەسەر ئەو هەڵسوکۆتی کە ئەمان ئەیکەن ئەگەر کەسێک لە خێزانێکی ئارام و ئاسایش و کە دایک و باوکەکە ڕێزیان لێ گرت بێ و حرمەتی یەکتریان گرت بێ و ڕایان گۆڕی بێتەوە و ڕێز و خۆشەویستی هەبوو بێ ئۆتۆماتیکی ئەمیش هەڵگری ئەو سیفەتەیە ئیهێنێتە ناو خێزانەکەی خۆی بە پێچەوانەشەوە ئەگەرم لە خێزانێکە توندیتیش بوو بێ هیچ ڕێز نەبوو بێ جوێن و شەڕ و فەرتەنە و ئاژا و ڕۆژانە لە ماڵیانە هەبوو توندوژیژی هەبوو بێ ئۆتۆماتیکی ئەم سیفەتانە ئەگوازرێتەوە لەگەڵ ئەو تاکایە بۆ خێزانەکەی خۆی بۆیە داواکارم یعنی هەموو دایک و باوکێک هەموو خێزانێک حسابی ئەوە بکە کە ئەم تەنها کێشەکە پەیوەندی بە خۆیەوە نییە ئەم کێشەی ئەم کاریگەری و ڕەتفعل و ڕەتدانەوەی هەیە لەسەر مناڵەکەی ئەم مناڵە ئەگەر بەم کێشەوە لە ماڵە بچێتە دەرەوە هەڵگری هەمان صفات و ئەخلاق بێ لە ژیانی خۆشیان نەیانوێت لە داهاتوان نمونەیەکی خۆیان لە نێو خێزانی نەوەکانیانە بەرجەستە بێتەوە وەکو ئەوە من ئیستنساخێکی کچەکەم ئیستنساخی خۆم بنێرم بۆ ماڵێکی تر هی کوڕەکە بە هەمان شێوە بینێریتە ماڵێکی تر بۆیە دایک و باوک هەتا ئەکرێ ئەگەر کێشەشیان هەبێ کێشەکان حەلی کێشەکان و هەڵگرتنی کێشەکان لە نێوان خۆیانە بێن نەک نەیخەنە بەرچاوی مناڵە بەرچاویم چکە ئەو مناڵە لە ڕووی دەرونیەوە تەدمیرە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەدمیرە بێ کەسایەتێکی لاوازی ئەبێ دواتر ئەم سیفەتانە لەگەڵی ئەگوازرێتەوە بۆ خێزانەکەی خۆی کەواتە تۆ لە جیاتی خێزانێکی سەرکەوتوت پێشکەش بە کۆمەلگا کردبێ هەر لە ڕێوە خێزانێکی فاشلی پێشکەش بە کۆمەلگا کردووە زۆر باشە نەرمی خان خوای گەورە لە قورآن ئەفەرمێ لتەسکونوا إليها وجعل بينكم مودة ورحمة ئەسێش بازەکە ئارامی و سەکەنەت بکە بە خێزانەکە ئەبەخشێ لەگەڵ سۆز و بەزەی ئەم سێ سیفەتە بەسە بۆ ئەوی کە خێزانێک بە خێزانێکی بەختەوەر بناسیێنین یام ئەم سێ سیفەتە بەچی بەدەست دێ بەڵێ خۆی ئەم سێ سیفەتە لە ئاەتەکە باس کراوە وەکو بڵێ ها مجمەلی شتەکانە بەڵام لەم سێ سیفەتە فەرعی لێبێتەوە لە قیتری لێبێتەوە کە ئەو کارە بۆ بەختەوەربوونی ژن و مێرد و خێزان کە خوای گەورە فەرمێوە من آیاته أن جعل لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة سەکەن یعنی ئارامی و ئاسایش و چۆن مناڵێک کە لە باوەشی دایکیانە بێ هەست بە ئارامی ناکە لە باوەشی دایکیانە بێ خەوی لێ ناکەوێت لە باوەشی دایکیانە بێ
حاڵەتە دەرونیەکانی جێگیر نابێ ژن و مێردیش بە هەمان شێوەن یعنی ژنەکە لای مێردەکە پیاوەکە لە لای ئافرەتەکە ئەگەر لە لای یەکتری نەبێ هەست بە ئارامی ناکەن ئەگەر وابوون لە پەنای یەکە هەستیان بە ئارامی و بە خۆشەویستی و بە حەسانەوە کرد ئەوە سەکەنیان بۆ هاتۆتە جێ سۆز و بەزەیی کە مەوەدە و ڕەحمەیە مەوەدە قوڵترە لە ڕەحمەش ئەم سۆز و بەزەیە خوای گەورە لە دوای زەواج لە ناخی هاوسەرەکانە دروستی ئەکات چونکە ئەو دوانە هەتا پێکەوە نەژین هەستیان بۆ یەکتر یا تێکەڵبوون و خۆشەویستیان زۆر بۆ یەکتری نابێ کە خوای گەورە دوای ئەوەی کە گواستیەوە سۆز و بەزەیی و خۆشەویستی و ئەمانە لە ناویانە خوای گەورە بە شێوازێکی قوڵ و بە شێوازێکی فراوان لە ناخیانە دای ئەکوتێ ئەم سۆز و بەزەییەش پاڵنەرێکە بۆ بەگژاچوونی کێشە و ناڕەحەتیەکانی ژیان یعنی ئەگەرم سۆز و بەشدەیە نەبێ تۆ هیوا و ئومێد و ئاواتت بۆ دروست نابێت کە ڕوبەڕووی ژیان ببیتەوە تۆ ئاوات و ئومێد و بۆ دروست نابێت کە ڕوبەڕووی کێشەکان بیتەوە کەواتە ئەم سۆز و بەزەیە واد لێ ئەکاکە ڕوبەڕووی ژیان ئەبیتەوە بە خۆشی و ناخۆشیەکانیەوە دواتریش ئەم سۆز و بەزەیە سەکەنەکەی لێ ئەبێتەوە یعنی تۆ خواخواتە لە دەرەوە لە جەنجاڵەکانی ژیانە لە ناڕەحەتیەکانی ژیانە کێشە و مەشاکیلەکان قەیرانەکان نەبوونیەکان ئەمانە کە تووشی ئەبی کاتێکەیتەوە لە ماڵەوە هەست بەو سەکەنە ئەەکەی کەواتە ئەمە ئەوە کەواتە خێزان پێویستی بەو سەکەنە هەیە پێویستیشی بەو مەوەدە و ڕەحمەیە هەیە بۆی کەوە خێزانێک بێت کە خوای گەورە چۆن وەکو بڵێ ئەفەرمێ خێزان لەو پێناوەیان دروست کراوە کە ئەو شتانەی تیابێت زۆر باشن نەرمین خان ئەم سەکەنەت و ئارامی و ڕێز و خۆشەویستی بەختەوەریە هەر لە سەرەتای خێزانەوە بوونی هەیە یان بۆمنە وەکو چۆن کە کوڕوکج ئەچنە نێوماڵی تازەی خۆیانەوە هەر یەکەیان خەریکی داکوتینی شتێکە و تابلۆی هەڵەواسن و مێز ڕازێنەوە و فەرشدا ڕائەخن ئەم بەختەوەری و ئاسوودەیەش ئەبێ هەر لە سەرەتاوە خۆیان دای ئەنێن دروستی ئەکەنیان بۆمنە هەر هەیە و شتێکە خوای گەورە بەم دوو تاکەی بەخشیوە یان چۆن دروست بکرێت لە نێوان دوو تاکە ئەتوانین بڵین حاڵەتێکی مکتەسەبە یعنی تۆ توان دەستی خەی چۆن دەستی ئەخەی بەوەی کەوە تا چەند دڵت بە پرۆسەکە خۆشە تا چەند لێبراوانە بەرە پرۆسەکە ڕۆشتووی تا چەند ئامادەکاریت بۆ ئەم پرۆسەیە کردووە ئەمانەوە ئاکاکەوە تۆ بتانی خێزانێکی بەختەوەر بۆ خۆت بەدەست بێنی یعنی ئەکرێ خۆ هەموو کچوکڕێک زەواجەکەن بەڵام ئایا هەمویان بەختەوەرن نەخێر بەڵام ئەوەی کە پێشتر تێشووی بۆ کۆ کردوێتەوە و ئامادەکاری بۆ کردو و خۆی تەسقیف کردووە و خۆی ئەنی چۆتە ژێرباری ئەو مەسئولیاتە لە ناخی خۆیان ئەمە زیاتر هەست بە بەختەوەریەکە کەواتە دروستکردنی بەختەوەری ئەکرێ دروست بکرێ و ئەشکرێ لە سەعاتێکا لەناو ببرێ بەڵام بۆ دروستکردنەکەی تۆ کاتی زۆر ئەوێ لێبرانە زۆر ئەوێ قوربانیدانە زۆر ئەوێ هەتا متمانە بە یەکتر پێیاکەنە تا خۆشەویستیەکە قوڵترە بێتەوە تا ڕێزەکە زیاتر ئەبێ بەڵام بۆ لە ناوبردننی یعنی بە مەوقیفێک بە کێشەیەک بە ناڕەحەتیەک ئەکرێ ئەو بەختەوەریە بڕوخێنە و لەناو ببرێ هەموو شتەمادیەکانی ئەم کوڕکچە کە سوکاری هەردوو لە وەکۆڵێ دروستیەکەن یام ئەیهێنن یان پێیانە بەخشن بەڵام بەختەوەری و ئاسوودەیەکە شتێکی معنەویە ئەرکی کێ دروستی بکە کوڕکچەکەیە دەوروبەرە یان بۆمنە ئەرکی کێ ئەم بەختەوەری لە نێو ماڵەکەدا بخڵقێنە بە دەرەجە یەکەم ئەرکی کوڕکچەکەیە دواتریش خێزان هاوکاریان بێت طبعا وەکووتمان ئەم بەختەوەریە ئەم حەز و خۆشەویستیان بۆ یەکتر لە سەرەتاوە زۆر دەرناکەوێت تەنانەت لە قۆناغی دەستگیرانیشا زۆر هەستی پێ ناکرێت بۆ چونکە ئەو دوو کەسە زۆر بە قوڵی یەکتریان نەناسیوە و لە سەردەمی دەستگیرانیشا وەک معلومە ئەو دوو کەسە یعنی مامەڵەکردنیان لەسەر ئەساسی تەسەنوعە لەسەر ئەساسی ئەوەی کەوا یعنی حقیقەتی خۆیان 100% بۆ بەرامبەرەکەیان ئاشکرا نەکردووە بۆ چونکە هیچ مەسئولیاتێک نییە لەو قۆناغەیە تەنها ئەوەیە ئەو دوانە دەستگیرانی یەکن و چوونە دەرەوەی بۆ ئەرک و مافەکان نەچۆتە قالبی واقعی و نەچۆتە قالبی عملی تەنها ئەمان مەسەلەن بۆ کڕینی کەلوپە لە ڕۆنە دەرەوە بۆ کڕینی جلوبەرگە ڕۆنە دەرەوە بۆ خواردنەوە مەسەلەن بۆ خواردنێک ئەچنە دەرەوە کەواتە ئەم دوانەی هێشتا حقیقەتی یەکتریان 100% بۆ دەرنەکەوتەوە بەڵام لە ئەنجامی چوونە ناو پرۆسەی زەواجەکە هەر یەکە ئەوی تر ئەناسێ مەسەلەن لەوانەیە لە ڕۆژێکە تەبیعەتێکی ئەوی بۆ ئاشکرا ببێت زۆر بەلایەوە شتێکی کتوپڕ بێ زۆر بەلایە شتێکی سەدمە بێ بۆیە پێویستە ئەم دوانە بە دەرەجە یەکەم ئەرکی ئەم دوانەیەکەوە ئەو بەختەوەریە دروستکەن لایەنە معنەویەکەیان بەرزکەنەوە کوتمان ئەگەر ئەو بە ئیستعدادێکی نەفسی بەهێزەوە بچێتە ناو پرۆسەکەوە ئەتوانێت تحملی ناڕەحەتیەکانیشی بکە بۆ نمونە بچووکترین شت ئەگەر تۆ تێڕوانینێکی ئیجابیانەت هەبێ بۆ پرۆسەی زەواج کەواتە
تۆ ئەتوانی بە ئیجابیانەش مامەڵە بکەیت. بەڵام ئەگەر تێڕوانینێکی سلبیانەت هەبێ بۆ پرۆسەی زەواج بۆ نمونە ئەم کچە بینیوەتی دایکی لەگەڵ خەسوویا باش نەبوو، خوشکی لەگەڵ خەسوویا سەرکەوتو نەبوو، پوودی وا نەبووە، ئەم تێڕوانینە لەگەڵ ئەمیشە ئەگوازرێتەوە بۆ ئەوێ. بەڵام ئایا ئەمە حاڵەتێکی ئیجابیە نەخێر؟ تۆ ئەبێ هەوڵ بەی بڵێ من جیاوازم لە کەسانی تر، من بەرنامەی تایبەت بە خۆمم هەیە، من لاساییکەرەوە هەڵگری بەرنامەی کەسی تر نیم لە ژیانی ڕۆژانی خۆمە. ئەگەر بەم حاڵەتە ئیجابیانە چوویتە پرۆسەی زەواج، کەواتە ئەتوانی هەموو کێشەکان دانە دانە بەڕیان کەیت و سەرکەوتوبی بەسەریانە و زاڵبی بەسەر کێشەکانتە. کەواتە ئەرکی هەردووکیانە لانی معنەوی خۆیان بەرزکەنەوە، دواتر خێزانیش دەستباریان بێ، پشتگیریان بێ، کێشەیان بۆ دروست نەکە، هەندیانی هەبێ بۆیان تەشجیعیان بکە، دامەزراویان کە خێزانیش بۆ شێوازە توانێ هاوکاریان بکە. زۆر باشە. نەرمین خان، چۆن شکۆ و ڕێز و تەبایی خێزانەکان بپارێزین بەردانی پێدەن؟ چیرۆکێکی خۆشە حەزەکەم باسی بکەم. ئەڵێن لە مانگەکانی سەرەتایی خێزانداری نێوان کوڕ و کچێکدا شەوێک مانگی 14 ئەبینن، کچەکە بە کوڕەکەڵێ ئەوە چییە؟ ئەڵێ ئەوە تۆی. بەڵام دوایی تێپەڕبوونی ساڵێک دو ساڵ دووبار هەر لە شەمان شەوێکی وادا لێ پرسێتەوە لێ خۆ دووربێت لە ڕووی جەناوت و بینان خۆ کوێرنی ئەوە مانگە. مەبەستمەوەیە چۆن ئەم خۆشەویستی کە لە سەرەتای دەستگیرانداریە هەیە، وەکو ئەڵێ خواردنەکەم بە دەمی یەکترەوە ڕێز و خۆشەویستی و دەستی یەکتر ئەگرن و ئەچنە ماڵان وەکو دوو کەسی زۆر تۆکمە و پتە و نێوان خۆش دەرەکەون، چۆن ئەم یەکڕێزی و تەبایی و خۆشەویستی و بەختەوەریە بەردەوام بێ، چۆن بهێڵڕێتەوە. یام ئەگەرێکە هەر نەمایەوە نەکەوێتە قاڵبی سوکایەتی و نازانم یەکتر شکاندنەوە و یەکتر قبوڵ ناکردن. بەڵێ طبعا ئینسان ینی مسلمان چۆن ڕۆحی پێویستی بە تەغزیەکردن هەیە لە ڕووی پەرستشەکانەوە، تۆ توانی بە پەرستشەکان تەغزیی ڕۆحی خۆت بکەی، ڕۆحت بە زیندوی بهێڵیتەوە، ڕۆحت هەمیشە بەرە ئاستێکی بەرز بڕوە نەک دابەزیە. خۆشەویستیش لە نێوان ژن و مەردا مێژن و مێردا پێویستی بە تەغزیەکردن هەیە. یعنی ئەو خۆشەویستیە تازە و تەڕ و پاراوەی کە لە سەرەتای ژیانە هەیە پێویستە هەوڵ بدرێت بە هەمان تەڕ و تازەی بهێڵڕێتەوە بە مروری زەمن، بەهاتنە ناو بەهاتنی مناڵ، بە زۆربوونی علاقاتی ئیجتیماعی و خزمەتی، بە زۆربوونی کێشەکان، بە زۆربوونی دەردەسەریەکان، بە زۆربوونی قەیرانەکان. تۆ هەوڵ بیت یەکێک لە ئامانجەکان و هێڵانەوەی ئەو خۆشەویستیە بێ بە تەڕ و تازەی. چۆن نتوانی بە تەڕ و تازەی ئەو خۆشەویستیە بێڵیتەوە پارێزگاری لێ بکەیت؟ بۆ نمونە ئەم ژن و مێردە ئەبێ هەمیشە ئەو هەستی تازەگەریە لە ناخیانە هەبێ بەرامبەر بە یەکتر. یعنی هەمیشە مەسەلەن بەنامەی مۆبایل ئەگەر پیاوەکە لەسەر کارەکەیەتی ئافرەتەکە نامی بۆ بنێرێ، یا پیاوەکە نامەیەکی بۆ بنێرێ، نامەیەکی خۆشەویستی بۆ بنێرێ، نامەیەکی ڕۆمانسی بۆ بنێرێ، ئەمە وای لێ ئەکا کە هەستکە ئەم ژنە هەمیشە مێردەکەی خۆی لە خەیاڵە، یا ئەم پیاوە وا هەستێک لای ژنەکەی دروستەکە کە ئەو با لەسەر کارەکەشی بێ، با سەرقاڵیش بێ، بەڵام لە هەمان کاتە ژنەکەی هەر لەبیر نەچووە. هەوڵ بە مەسەلەن بیناوبین بۆی بکا بە مفاجئە هەدیەکی جوانی بۆ بکڕێ، جارجارەبی باتە دەرەوە لە دەرەوە خواردنێکی بۆ بکڕێ. مەسەلەن بە زیادبوونی مناڵەکان، بە گەورەبوونی مناڵەکان بە ئەمان ژوانێکی تایبەتی خۆیانیان هەبێ. بۆ نمونە یعنی جاری وایە تۆ لەگەڵ خێزانەکە بە قەرباڵخێکی تە دەرەوە، بەڵام ئەشکرێتەوە بەرنمەیەکت هەبێ دوو بە دوو جارجارە بچنە دەرەوە بۆ تازەکردنەوەی علاقەکە، بۆ تازەکردنەوەی خۆشەویستی یەکتر. کەواتە ئەم خۆشەویستیە من لەگەڵ ئەوانیم بڵێن وڵی ئیتر تەواو بە هاتنی مناڵ و بە چوونە تەمەن و بە زۆربوونی مناڵ و بە گەورەبوونی مناڵ ئیتر تۆ یعنی ئەم خۆشەویستی هیمالکەیت و وازی لێبێنی. نە، تۆ پێویستە هەر بەم خۆشەویستیە، چکە ئەم خۆشەویستیە نهێنی هەموو سەرکەوتنەکانی ژیانی مرۆڤە. ئەم خۆشەویستیەوە ئاکات تۆ ئومێدت هەبێ بۆ ژیان، ڕوبەڕووی کێشەکان ببیتەوە، زاڵبی بەسەر کێشەکانە، ڕوبەڕووی نەخۆشیەکان قەیرانەکان ببیتەوە. ئەگەر ئەم خۆشەویستیە کاڵ بووە نائومێدی و ڕەشبنی بەسەرەوە ئینسانەیە زاڵ ئەبێت. بەڵێ نەرمی خان باست لە دەربڕینی خۆشەویستی کرد. شەرمکردن لە دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتر لە نێوان خێزانەکاندا، لە نێوان ژن و پیاودا تا چەند هۆکارە بۆ دروستبوونی ئەم دابڕان و لە یەکتر دوورکەوتنەوە، یام ئەگەرێکە ئەگەر شەرمەکە نەبێ تا چەند هۆکارە بۆ دروستبوونی پەیوەندیەکی خۆش. بۆ نەسەیەکەی یەکێک لە هاوڵان عەمری کوڕی عاز بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چ کەسێکت زۆر خۆشە بێت لە نێو هەموو هاوڵانی ئەفەرمێ عایشە، ئەفەرمێ من مەبەستم لە پیاوانە، ئەفەرمێ بابی عایشە، تەنان لە ناوهێنانی ئەبوو بەکری سیدیقی شار بە بابی عایشە ناوێنە، لە ئەگەر دڵنیام ئەگەر پرسیایەتیشم لێ بکردایە دەیگوت بابی عایشە. یان بۆ زۆر جار بەرامبەر بە خات و خەدیجە و خێزانەکانی تری زۆر وەفادار بووە و خۆشەویستی بۆ دەربڕین بەبێ شەرمکردن. ئەم شەرمە
دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتر تەنان با زۆر ئاساییە با لای کەسوکاری یەکتریش هابن تا چەند هۆکارە لە ئەگەرێکە ئەگەر شەرمەکە هەبێ هۆکارە بۆ دابڕان و لە یەکتر دوورکەوتنەوە لە ئەگەری نەبوونیشە تا چەند هۆکارە بۆ یەکڕیزی و تەبایی و مانەوەی ئەو خێزانە بە سەلامەتی. بەڵێ شەرم یەکێکە لە هۆکارەکان بۆ ئەویکەوە ئەو خۆشەویستیە لە سنوورێکا بمێنێتەوە یعنی فراوان نەبیان خۆ گەشە نەکە. شەرم یەکێکە لەو شتانە، ترس هەر یەکێکە لەو شتانە، هەستکردن بە تەنەزول یەکێکی ترە لەو شتانە، خۆ بە گەورەزانین یەکێکی ترە لەو شتانە، هەیە مەسەلەن هەر خۆی تەبیعەتی سارد و سڕە ئەوە یەکێکە لەو شتانە. بەڵام ئەمەی کە تۆ زیاتر باسی ئەەکەی مەسەلەی شەرم، ژن و مێرد کە چوونە ژیانی هاوسەری کە بوون بە حەڵالی یەکتری ئیتر ئەو شەرمە نابێ بمێنە لە نێوانیانە، بۆ چونکە شەرم یەکێکە لە بربەستەکان لە گەشەکردن و لە نەشونماکردنی خۆشەویستی و چکە ئەم خۆشەویستی کە نەشونمای نەکرد سبەینێتر کێشەکانی تر دەست پێکە، ئەڵێ منی بەدڵ نییە، ئەڵێ حەزی لە من نییە، ئەڵێ مەسەلەن لە من ڕازی نییە، ئیتر کۆمەڵە ئەگەر و پرسیار بە دوای خۆیان هێنێ کەواتە ئەبێ ئەم شەرمە بە هەر هۆکارێک بێت نەهێڵڕێت. جاران ئەگەر لە خێزانە گەورەکانە زەواج بکرایە کچووکڕ ئەچوونە سەر ماڵە گەورە یا ژوورێکیان پێدرا یا لەگەڵ ئەوانە ئەژیان. ئێستا یعنی بەپێی بەرەو پێشچوونی ژیان هەرکە کچووکڕ زەواجەکەن ماڵی سربەخۆی خۆیانیان هەیە، ئەساسی جوانیان هەیە، کەلوپەلی جوانیان هەیە، کەواتە پێویستە ئەگەر ئەو دوانە بۆکو بڵێم خۆیان تەسقیف کردبێ یا خۆیان ڕۆشنبیر کردبێ بەرامبەر بە پرۆسەی زەواج ئەو کاتە ئەو شەرمە زاڵ نابێ بەسەریانە. بۆ نمونە ئەگەر ئەو بچێتە خولێکی پرۆسەی زەواجەوە لەوێ تێ ئەگەیەنرێ کە ئەم ئەرک و مافیان بەرامبەر بە یەکتری چۆنە، ڕاگررتنی و خۆشەویستێ بێ چۆن بێ، بە چ میکانیزمە بێ، بە چه هۆکارێ بێ، چۆن مەسەلەن تۆ ئیبداع بکەی لە دەربڕینی خۆشەویستیە، چۆن هەوڵ بەی دڵی ینی کتێبمان هەیە شتمان هەیە لەسەرەوەی کە تۆ چۆن بتانی دڵی هاوسەرەکەت کەمەندکێشکەی دڵی ڕازیکەی، چۆن بتانی بە چ ڕێگایە نزیکی کەیتەوە لە خۆت. بۆیە ئەم شەرمە وەکووتمان وەکو هەموو هۆکارەکانی ترس و یا هەست بە تەنەزولکردن و ئەوانە یەکێکە لەو شتانی کەوا زەربەیەکی بەهێز ئەیە لە خۆشەویستی و لە پرۆسەی زەواج. بۆیە پێویستە ئەو شەرمە نەهێڵڕێ و لە هەر حاڵەتێکیشە هەستی پێکرا زۆر ئاساییە هەردووکیان هاوکاری یەکتری بن، پرس بە کەسانی لە خۆیان شارەزاتر بکەن، سەردانی سنتەرێکی ڕاوێژکاری خێزانی بکەن بۆ زاڵبوون بەسەر ئەو حاڵەتەیە. زۆر باشە. نەرمی خان کێشەیەکی تر هەیە ژن و پیا و بەتایبەت لە نێو پیاوانە کاتێکە لە فەیسبووکە بە نامەی مۆبایلیام لە یەکتربینینێکی شایی و خۆشیەکانە ئافرەتێکی تر قسەی لەگەڵاکەوە کۆڵێ زۆر بە زمانێکی ڕۆمانسی و لەسەرخۆ و بە ئەدەبە وەڵام ئەداتەوە، بەڵام کاتێکە خێزانەکەی تەلەفۆنەیەەکە و کۆڵێ بەبێ سڵاوکردن دەست پێکات و بەبێ سەلامدان خواحافیزیکردن مۆبایلەکەی بەسرا داخاتەوە زۆر جا نامەکانی فەیسبووکی پشتگوێ ئەخا ئەمە کە یەکێکی ترە لەو دابڕانانی کە هەستەکرێن نێوان ژن و پیاوە هەیە. ئەمەش بەڕای جەنابەت یەکێکی تر نییە لەو گرفتانی کە تا ڕادەیە ئەو خۆشەویستیە نەیەڵێ. بەدڵنیاییوە ئێمە ئەڵێن تەکنەلۆژیا کە دروست کرا بێگومان بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی دروست کرا و شتێکی دووجەمسەرە، ئەکرێت تۆ بە شێوازێکی ئیجابی ئیستیفادەی لێ بکەی، ئەکرێت بە شێوازێکی سلبی ئیستیفادەی لێ بکەی. بۆیە تۆ ئەکرێت تەکنەلۆژیا بەکاربێنی بۆ خزمەتی خێزانەکەی خۆت. بۆ نمونە مەسەلەن نامەی بۆ بنێری بە ڤایبەر بێ، بە مەسنجەر بێ، بە واتساپ بێ، بە هەر شتێک بێت تۆ پەیوەندی پێوە بکەی، نامەی بۆ بنێری، ڕسمی بۆ بنێری، خۆشەویستی خۆتی بۆ دەربڕی. کەواتە وایە فعلەن وایە هەندێک پیاو لەگەڵ ئافرەتانی ترە زۆر زمانی شیرینە، زۆر نەرمونیانە، زۆر بەڕێز قسە ئەکا، بەڵام لەگەڵ ماڵ و مناڵەکەی خۆیان وانییە کە ئەمە حاڵەتێکی زۆر زۆر غەڵەتە. ئەمە وا لە خێزانەکەی کا کە ئەم خێزانە هەست بە ناومێدی بکە بەرامبەر بە مێردەکەی. وای لێت یعنی ئەڵە باشە من عیبم چییە کە ئەو ڕێزم لێ ناگرێت کە ئەو بە نەرمونیانی قسەم لەگەڵ ناکا، بە ڕۆمانسی بە خۆشەویستی قسەم لەگەڵ ناکا، دیارە منی بەدڵ نییە، دیارە حەزی لە من نییە، دیارە دڵی لە شوێنێکی ترە، دیارە چاوی لەسەر کەسێکی ترە. ئەمانە هەمووی ئەگەر و هۆکارن کە ئەبێتە هۆی دروستبوونی خانەگومانی، دروستبوونی دڵپیسی، دروستبوونی بەدگومانی لە ناو پیاوەکەشەوە سەرنجام لەوە سەر کێشە بۆ خیانەت و بەتاکید خۆ ئەگەر ژنەکەش ینی ژنەکەش سارد و سڕ بێ لەگەڵ پیاوەکە هەمان فکرە و خەیاڵ لە لای پیاوەکە دروستەکە کە ئەم ئافرەتە بۆچی ئیستیجابەی نییە لەگەڵ ئەم پیاوەیە، خۆشەویستی بۆ دەرنابڕێ، بۆچی گەرموگوڕ نییە لەگەڵیە. کەواتە پێویستە هەردووکیان یعنی هیچ شتێک نەکەنە قوربانی خۆشەویستی و هیچ شتێک نەکەنە قوربانی خێزانەکەیان. یعنی هیچ شتێک ئەوەنە لە خێزانەکەی گرنگتر نەبێ، ئەوەنە لە هاوسەرەکەی گرنگتر نەبێ، ئەوەنە لە خۆشەویستیەکەی گرنگتر نەبێ کە ببێتە ڕێگر یا بێتە ئەوەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان کێشەی بۆ دروست کات و ناومێدیان کا بەرامبەر بە یەکتر.
زۆر باش نەرمیخان باسمان لە خێزانێکی ئاسوودە و بەختەوەر کە بە شێوەیەکی گشتی با باز لەو هۆکارانە بکەین کە ئەبێت هۆی لە یەکتر دابڕانێک لە نێوان خێزانەکانە دروزە بێت تا سەرنجام خوا نەخواستە ئەگاتە حاڵەتی جیابوونەوە و تەلاقیش ئەو هۆکارانانە چین بۆ نمونە ئێستا گە بمانێ نەمانەوێ لە شارێکی گەورەی کوستێمانیش ئەگەر لە ساڵێکە 200 هۆکاری تەلاقە بێ ئەمە گەورەیە بۆ شارێکی و کوستێمان هەر زۆرە بێ قسەی لەسەر کە ئێمەش بەرنامەکەمان لەسەر پاراستنی شکۆی خێزانە بزانین ئەو هۆکارانە چین کە ئەم شکۆیە لە ناوە بە ئەم یەک ڕێزی تەباییە لە ناوە بە بەڵێ طبعا وەکوتمان ئەو دوو کەسە کە لە سەرەتاوە بە گەرم و گوڕی و بە حەماس و بە تەفاعول ئەچنە ژیانی خێزانی ئەگەر ئەم حاڵەتیان بەردەوام نەبێ وردە وردە بە مروری زەمن کاڵ بێتەوە بە مروری زەمن سارد ببنەوە بە مروری زەمن نەمێنێ کێشەکان زاڵ بێ بەسەریانە ئەو کاتە ئەمانە هەمووی هۆکارە بن بۆ ئەوی کەوە ئەو خێزانە بەرەو هەڵوەشانەوە بڕوات یەکێکی تر لەو هۆکارانە مەسەلەن یعنی وەکوتمان ئەم خۆشەویستیە بەردەوام نەبێ چکە نهێنی سەرکەوتنی ژیانی ژن و مێردایەتی خۆشەویستێکی تەڕ و تازە و بەردەوامە ئەگەر ئەم خۆشەویستێ بەم شێوازە نەبوو چاوەڕێی هەموو ئەگەرێک و هەموو کێشەیەک و هەموو ناڕەحەتیەک کە کرێ لە نێوان ژن و مێردا بۆیە وەکوتمان یعنی ئەگەر متمانە نەبوو لە نێوان ژن و مێردا ئەگەر خۆشەویستی نەبوو بە دەرەجەی یەک لە نێوان ژن و مێردا ئەگەر ڕاگۆڕینەوە نەبوو لە نێوان ژن و مێردا ئیتر ئەم ئافرەتەوە ئەزانێ ئەمە کۆیلەیەکە و هێنراوە تەنها کاری پێ ئەکرێ بەڵام بە پێچوانەوە ئەگەر ئەم ئافرەتە خۆشویسترا دەستخۆشی لێکرا ڕێزی لێگیرا ڕای وەرگیرا بێکۆ دانیشتن پلانی مەسەلەن ژیانی خۆیانیان داڕشت ئیترم ئافرەتە هەست بەبوونی خۆیەکە و قوربانی دانیش لەناو ئافرەتانە زۆر ڕێژەکەی زیاترە لەناو پیاوان ئەگەر ئافرەت دڵی بە ژیانی ژن و مێردایەتی خۆی خۆش بێ زۆر قوربانی بۆ ئەدا زۆر یعنی ئەها چۆنڵی بە چنگ ئەیگرێ ئەو خێزانە و زۆر هەوڵی بۆ ئەداکەوە خێزانەکەی بە تۆکمەوی بە پتەوی بمێنێتەوە کاتەوە کوتمان یەکێکی تر لەو هۆکارانە مەسەلەی تەدەخولی لایانی سێهەمە مەسەلەی جاری وایە مەسەلە نەخۆشێک کەوێتە ناو خێزانەکە یا پیاوەکە یا ئافرەتەکە یا مناڵەکەی ئیتر تەواو ژیانیان تەدمیرە بێ جاری وایە کێشەیەک جاری وایە قەیرانێک ئێستا قەیرانەکان زۆر زاڵە مەسەلەن کرێچیە معاشی نییە کرێخانووی نییە قەیرانەکان زۆرە ئەمە وای کردووە کەوا تەحملیان زۆر کەمتر بێت یعنی قەیرانەکە وای کردووە کە هەموو تاکێک هەر لە مناڵێکەوە بیگرێ هەتا گەورێک هەر لەوە بیگرێت کە خێزانی هەیە لەوەشی کە خێزانی نییە تووشی حاڵەتی نائومێدی و تووڕەیی و بێئەمەلی و ڕەشببینی بۆ لە ژیانی خۆی بە حەق و بەنەحەق بیانوەگرێ بە حەق و بەنەحەق شەڕەفرۆشێ کەواتەیە بێمە زۆر لەوە هوشیارتر بین کە ئەو شتانە کاریگەری هەبێ بۆ سەر علاقەکە چکەوە خوای گەورە فەرمێمە علاقەیەکی مقدسە علاقەیەکی پیرۆزە لە نێوان ژن و مێردا ئەم علاقە پیرۆزە ئەم علاقە مقدسە پێویستی بەوە هەیەکەوە دەستی پێوە بگیرێ ئیهمال نەکرێ و هیچ شتێکی تر لەو بە گرنگتر نەزانرێ لە ژیانی ڕۆژانەیە ڕاستە زۆر بە خێرایی بەسەر تەداخلی لایەنی سێما تێپەڕبووی پێم وایە لە ئەمڕۆیە بەشێکی سەرەکی لە گرفت و کێشەکانی خێزان پەیوەندی بە تەداخلی ماڵە خەزوران و دەوروبەر و حتا دراوسێ و نازانم هێوەژن و ئەم شتانەوە هەیە چۆن ئێمە ئەم دەستە بنبڕ بکەین زۆر جابوومە خەسوویەک نایە لە ڕێگەی کچەکە یا کوڕەکەیەوە یان ڕاستەخۆ نایە لە ماڵەکە کێشەیە دروست بکە و بەگژ زاواکەی و بووکەکەی بچێتەوە ئامادەی لە ڕێ یا کوڕەکەی یا کچەکەی و ئەم شەڕەکە پێم خۆشە زیاتر لەسەر ئەمە باز بکەین کە چۆن ئەم دەستە بنبڕ بکەین چۆن ئەم کوڕکچەوە هێندە بەهێز بن لەسەر پێی خۆیان بوەستن کە پێویستیان بەڕاو ڕێنمایی و قسە و ئاژاوەنانەوەی دەوروبەر نەبێ بەڵێ کاک ڕێز بتەوە نەتەوێ ئەو زەواجی کە مەسەلەن 20 ساڵەمە پێشکرا 50 ساڵەمە پێشکراوە جیاوازە لەو زەواجی کە ئەمڕۆ ئەکرێ و پێم وایە ئێستا الحەمدوللا یعنی خەسوەکان خەزورەکان تا ڕادێک چاوکراوەترن لە چاوجاران بۆ نمونە جاران کە خەسوو زۆر تەداخلی ئەکرد و زۆر کێشەی دروستە کرد حاڵەتێکی نەفسی بوو کە ئەم پاڵی پێوەنا ئەم کێشانە دروستکە پاڵی پێوەنا ئەم تەداخلانە بکە بۆ کەبیری ئەکردەوە مەسەلەن ئەو بن کە زەواجم کردووە هیچم بۆ نەکراوە لە ژوورێکی ماڵە خەزورما لە شوێنێکی تەسکا جێگەم کراوەتەوە نە ئەساسم بۆ کراوە نەچیم بۆ کراوە ڕۆژانە بەردەوام خەریکی ئیشکردن و خەریکی دەردەسەری و چەرمەسەری و هیلاکی و ئەمانە بووم کاتی خۆشی کە ئەو زەواجی کردووە هەموو ئیشەکان بەدەست کراوە بەڵام ئێستا کە ئەم بووکێکی هێناوە بووکەکەی ماڵێکی سەر بەخۆی بۆ کراوە جلوبەرگی جوانی بۆ کراوە ئەساسی کاملی بۆ کراوە هەموو ژیانەکان هەموو شتەکانی ژیان ئاسانە لە بەردەستە ینی بەراوردێک لە بینی خۆی و ئەوە ئەکەڵە باشە من ئەیبم چی بوو من وابووم بۆ ئەم وایە غیرەیەکی شاراوەیە بەڵام ناش دەریشی نابڕێ بڵێ لەبەر ئەوە یا لەبەر ئەوە نییە بۆیە وەکوتم ئەگەر ئەم
ژن و مێردە زۆر وشیار بن و زۆر ڕۆشنبیر بن و زۆر مەبەستیشیان بێت کە پارێزگاری لە پەیوەندی و لە گرێبەستی ژن و مێردایەتی خۆیان بکەن زۆر بە وشیارانە مامەڵە لەگەڵ لایەنی سێهەمە ئەکەن گوێ بۆ هەموو کەسێ بگرە هەر کەسێک قسەت بۆ ئەکا بەڕێزەوە گوێ بۆ گرە بە حرمەتەوە گوێ بۆ بگرە بەڵام ئاگادار بە ئەوەی کە بەرژەوەندی تۆی تیانێ بۆ خێزانەکەت کە ئەو ڕۆژ تۆش لەگەڵ یا ڕەوانەی کە ئەوەی کە وتێتی ئەو ڕایە ئەو بۆچوونی کە وتێتی لەگەڵا بینێرەوە بەڵام خۆ ئەکرێ جاری وایە تەدەخولەکان تەدەخولی ئیجابی بن نەسیحەتکردن بن ڕاگۆڕینەوە بن نقلکردنی تەجروبەکانی ئەوان بن تەدەخولە ئیجابیەکان هیچ کێشیان نیە بەڵام تەدەخولە سەلبیەکان من پێم وایە هیچ دایک و باوکێک هیچ خەسوو خەزوورێک بە نیەتی هەڵوەشانەوەی خێزانی کوڕکچەکەی خۆی تەدەخول ناکە لەلایەن خۆی بە دڵسۆزی ئەیکا بەڵام نازانێت بە چ شێوازێک بێڕێ بۆ نمونە لە جیاتەوەی بڵێ مەسەلەن بە بووکەکەی عادەتەن ئێستا کچان کە زەواجەکەن وەکو دایکەکانیان شارەزایان نیە لە دروستکردنی خواردنە ئەگەری ئەوەی هەیە ئەم خەسۆ تعلیقی لێبا لە جیاتوێ بڵێ مەسەلەن ئەم جارە کە لێت ناباخیەکەی کەمتر بێ باڕۆنەکەی کەمتر بێ بەو شێوازە لێنێ یەکسەر دەسەکا بە تعلیقان ئەمە چێشتە لێت ناوە تو ئەگەر خواردنت نازانی جا بۆچی شوت کرد تۆ بۆ شتی ترێزدانی بۆ چێش نازانی یعنی تەدمیری ئەکا تۆ کە مەسەلەن من کە کچەکەم ئەیان بەش و یا ژن بۆ کوڕەکەمە هێنم ئەبێ هەر لە سەرەتاوە ئەو بزانم ئەو لە ئاستی منانە ئەو لە ئەو لە تەجروبە و لە ممارەسا و لە دنیا دیدنا لە ئاستی منانیە کەواتە نابێ من مقارنەی کەم بەخۆم ئەبێ هەندێشتی لێ قبول کەم تا وردە ئەویش حەزی بۆ ژیان بۆ دروستە بێ حەزی بۆ شت بۆ دروستە بێ لەبەرەوە ئەنی ئەم تەدەخولانە پێویستە ژنومێر زۆر وشیارانە مامەڵی لەگەڵا بکەن ئەگەر وشیارانە مامەڵی لەگەڵانەکەن گەورەترین کێشیان بۆ دژە من یعنی من بە سەرەتانی ژیانی ئەزانم تەدەخولی سێهەم لایەنی سێهەم چونکە وا ژیانیان هەڵەوەشێنێتەوە ئێستاە ئەگەر چی بڵێن تا ڕادەوەکو جەنابەت فەرموو تەداخلی خەسوو خەزوران تا ڕادەیەکەم بۆتەوە بۆی دووری لایەنێکی تری سێم هەیە کە ئەمڕۆ بۆ بە پەتایە بۆ بە سەرەتانێ بۆ نێو خێزانی کورد بە هەموو خێزانە گەورەکانیشەوە ئەویش بریتە لە میدیا و زنجیرە دراما دۆبلاشکراوەکان یعنی خێزانی کوردیان تا ڕادێ ئەتوانین بڵین بەرەو هەڵوەشان بردووە مناڵیان فێری تونند و تویژی کردووە ژنیان فێری خیانەت کردووە ینی خێزانیان بە شێوایە ئەم زنجیرە درامایانە خێزانیان بە ئەهمیەت و بێشکۆ کردووە جەنابەت لەسەر ئەمە چیەڵێ ئەمە چ ڕۆڵێکی هەیە لەو یا چه هۆکارێکە لەو هۆکارە سەرەکیانەی کە خێزانی ئێمە بەرەو هەڵدێر و هەڵوەشانەوە بە کاگریا زۆر بەداخەوە ئەڵێم ئەمە یەکێکە لە گەورەترین خەلەلەکانی حکوومەت و دەسەڵاتەکەی ئێمە و وەزارەتی ڕۆشنبیری کە بێ سانسۆر کە بەبێ پلان ئەم هەموو درامە ئەهێنن دۆبلاجی ئەەکەن دای ئەبەزێنن کە هیچ یەکێکیان لەگەڵ دابوونەریتی کۆمەلگەی ئێمایەک ناگرێتەوە و لێوەی نزیک نییە بۆ نمونە مەسەلەن درامایەکی مەکسیکی ئەهێنێ درامایەکی کۆری ئەهێنێ درامایەکی نازانم ئێرانی ئەهێنێ درامایەکی نازانم تورکی ئەهێنێ لە هەموو دراماکانیشە کامەیان زۆر ینی نامۆیە بەکەلتورین و ئەو کەسایەتی ئەو کەسانە زەقەکاتەوە لە ناو دراماکە کە مەشروب خۆرن کە پیاوکوژن کە هەمیشە مناڵی ناشەرعی و مناڵی زۆڵیان لێ ئەکەوێتەوە ئەوانە ئەکەن بە ئەوانە ئەکەن بە قارەمانی ناو دراماکە و خەڵکی پێ خەڵەتێن یعنی تۆ ناچاری یعنی تۆ تەلەڤیزیۆن لە ماڵەکەتایە کە ئەو ئەبینێ من مەسەلەن مناڵ وەکو تۆ هەست بە بەرپرسیارەتی ناکە بتوانێت ئەگەر بیشی بینێ کاریگەری لەسەر دروست نەکە من ئەگەر گەورە بیبینێ لەوانەیە کاریگەری لەسەر دروست نەکە لەوانەیە مەسەلەن وەکو ینی ئەمە بە خەتەرێک بزانێ بۆ سەر خێزان بەڵام مناڵ ئەو هەستەی نییە مناڵ ئەو هینەی نییە اینجا ئەو درام ئەو مەسەلەن زۆربەی زۆری ئەو فیلم کارتۆنانە بە پێی شارەزایانی بواری مناڵ کاڵێ ئەوانەی کە بەرهەم ئەهێنرێن و هاوردە ئەکرێن لە وڵاتانی خۆیان هەرگیز ئەوە لێ نادرێ بۆ مناڵەکانیان هەرگیز ئەو بەرهەمانە بۆ مناڵەکانی خۆیان نمایش ناکرێ بەڵکو ئەمە شتێکی تیجاریە شتێکی بازرگانیە کە مناڵی کۆمەڵگەکانی خەڵکی تری پێ هەڵ ئەخەڵەتێنرێ و پێ لە ناو ئەبرێ هەرچی مناڵ ئەبینی سیرەکەی فێری توندوتیژی بۆ لە ڕێگەی ئەم شتانەوە کە ئەم ئەفلام کارتۆنانەوە کە بۆی لێ ئەدرێ مناڵ ئەبینی لە سەرەتاییە سیرەکەی باس لە خۆشەویستی و باس لە غەرامیات و باس لە نامە گۆڕینەوە لەم شتانە ئەکە یعنی ئەگەر تۆ بڕی
دەمی بەڕێوەبەرەکان بدوێنەهی مامۆستاکان بدوێنە بزانێت چه قەیرانەکان لە چه حاڵەتەکان ئەمە بۆ چونکەمە پاشاگەردانیە وڵاتی ئێمە کەسێک نییە بەدڵسۆزانە خەم لە داهاتووی کۆمەڵگەکە بخوا یعنی خۆی بەدەستی خۆی ڕۆژانە دەستی هەیە لە هەڵوەشانەوەی شیرازەی خێزان و لە هەڵوەشانەوەی کەسایەتی تاک و لە هەڵوەشانەوەی کۆمەلگاکە بەگشتی بۆیە ئەوە حاڵەتێکی زۆر خەتەرە بەڕاستی پێویستە خێزان خۆی خەمی مناڵەکان بخوات و تاکیش پێویستە بە گەورەبوونی تەمەنی هەوڵ بات دەوروبەرەکەی خۆی بە هەمان شێوە ئاگادار کاتەوە لە ترسناکی و لە ئاکامە خراپەکانی ئەو زۆر باشە نەمیخوام بە شێوەی گشتی باسمان لە هۆکارەکانی تەداخلی دەوروبەر و نابەرپرسیارەتی کوڕ و کچ و اینجا میدیا و زنجیرە درامەکان و قەیرانەکان و تەکنۆلۆژیا بە شێوەی گشتی دوای ئەم هەموو کێشە و گرفتەی کە ڕووی لە خێزانی کوردی کردووە چۆن زاڵ بن بەسەر کێشەکاندا چۆن ئەو میکانیزمە بەکاربهێنن کە پێویستە بە ڕوبەڕووی ئەم هەموو گرفت و دوژمنە ببنەوە کە هاتووەتە دزەی کردوتە نێو خێزانەکەەوە. بەڵێ کاک ریاضی مەوتمان تەنانەت بەختەوەریش حاڵەتێکی ینی تۆ توانین دروستیکەی ئەشتوانی بیڕخێنی کێشەش ئەکرێت دروست بکرێ ئەشکرێت چارەسەر بکرێ ینی ژیانی هیچ کەسێک نییە ژیانی کێشەی تیانە بێ بەڵام کێشەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە و گەورەی و ڕێژەی کێشەکەش لە کەسێکی ترەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ بۆیە ئەکرێ ئەم دوو کەسە لە هەر کاتێکە هەستیان بەوە کرد فعلەن ئەمان لە کێشە ئەژین و حەزیان بۆ کێشەیە نییە و ئاواتیان ئەوەی ئەم کێشانە چارەسەر بێ و ئاواتیان ئێوە بگەڕێنەوە دۆخی سەرەتای ژیانیان ئەکرێ هەوڵ بن بەوەی کەوا پرس بە کەسانی لە خۆیان زاناتر بکەن بە کەسانی دڵسۆز بە کەسانی متمانە پێکراو چونکە تۆ هەموو کەسێک ناکرێت کێشەی خۆتی لاباسکی لەوانەیە کێشەی خۆتی لاباسکی بڕۆ فەسحەکە کەسێک بێ دڵسۆز بێ بەوەی کەوا کام چارەسەرە گونجاو باشترە ئەوە پێ بدات نەک سەرپێیانە چارەسەرێکە بۆ بدۆزێتەوە و وەکووتمان کێشە کە دروست ئەبێ حتمما چارەسەریشی هەیە نەخۆشی کە توش ئەبێ حتمما دەرمانیشی هەیە بۆیە ئەبێ ئەو ژن و مێردەکە گەشتنە ئەو ئاستەی کە هەستیان بە کێشە کرد هەردووکیان لێبڕاوانە هەوڵ بن بۆ چارەسەرکردنی جاری وا هەیە ئێمە جاری وا بۆ حاڵەتی وا بۆ هاتوۆتە لامان بۆ مەسلەی کێشەی خێزان ئافرەتەکە زۆر ئیستعدادی هەبوو کێشەکە چارەسەرکە بەس پیاوەکە ئیستعدادی نەبوو بێت تەنانەت گوێشی لێ بگرین ئەی باش ئەم پیاوەکە نایەت ئیستعدادی نییە کێشەکەی چارەسەر ببێ من هەر تعلیماتێ بە ژنەکە بڵێم پیاوەکە ئیستعدادی نییە لە ماڵەوە بەڵام چارەسەرکردنی کێشەکان ئیستعدادی هەردووکیانی ئەوێ لێبڕانی هەردووکیانی ئەوێ وە گوێگرتنی هەردووکیانی ئەوێ و ئامادە باشی و جێبەجێکاری هەردووکیانی ئەوێ کاتە پێویستە هەردووکیان تعلیماتەکان جێبەجێ بکەن یعنی ئافرەتێکی داما و کە ئیبینی ئەڕوا ئەم هەموو پارێ ئەم هەموو شتە ئەخاتە بەردەسی فاڵچیەکی نازانم کەسێکی لەخوا نەترسی بێویژدان بۆچی ئیکە ئەمە حاڵەتی دەڕوونی ڕووخاوە ئێوە پەنا بۆ کەسێک بەرێ ئیتر ئەو کەسە هەر کەسێ بێ گوناهبارە بێ پێی تاوانبارە بێ پێی ناشرینە بێ پێی کەسایەتی پێ ئەشکێ بۆی کێشەکەی چارەسەر بێ بەڵام ئەم ئافرەتە بێ زۆر لەوە لێزانتر بێ با بڕاوزانێ کێشەکانی لە لای کیتر چارەسەر ئەکا بێگومان دینی پیرۆزی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام وردەکاری هەموو کێشەکانی تایە بە کێشە خێزانەکان و بە کێشە کۆمەڵایەتەکانیشەوە کاتە ئەگەر ئێمە ئاین بە سەرچاوی ژیانی خۆمان بزانین هەموو کێشەکانیشمان ئەتوانین چارەسەرەکانی لە ئاینەکەمانەوە وەرگرین بەڵام بەداخەوە دوورکەوتنەوەی تاکەکان لە ئاینی پیرۆزی ئیسلام نامۆبوونیان بە ئاینی ئیسلام و شارەزاییان نەبوونی شارەزایان لەبارەی ئاینی ئیسلام و وای کردوکەوە ئەم هەموو کێشە خوڵقاوە ئەم هەموو ناڕەحەتیان توش بووە. زۆر باشە نەرمین خان وەگەزانین لە سیرە و ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم زۆر گرنگی بە ڕواڵەت سازی و بە جەستەی مرۆڤ دراوە هەر لە بۆنی خۆش و قشچەورکردن و ددان شۆردن و ڕازاندنەوەی جەستە و کوردیش ئەڵێ بۆ منە زۆربەی خەڵک ئەقلی لە چاویدایە گرنگیدان بە جلوبەرگ و ماڵ و خواردن و پاک و خاوێنی و بۆنی خۆشی نێو ماڵ بەتابەت لە نێو ژن و مێردا تا چەند یەکێکی ترە لەو گرفتانەی کە ئێمە باسمان نەکرد بێ کە ڕوبەڕووی خێزانەکانە بێتەوە تا چەند بۆ منە ژن لە کاتی هاتنەوەی مێردەکەیدا بە ماندووی جەوێکی وایە بۆ خوڵقاند بێت لە بۆنی خۆش لە بۆنی چێشتەکەی لە چێشتێکی خۆش لە ڕازاندنەوەی مناڵەکانی مێردەکەی نێتەوە بەتانیە لەو لاوسەرینێ لەم لاو نازانم شتێکی منداڵەکەی لەولا کەوتوێ و لە نایو جەوێکی ماندوویەتیا بێتەوە نێو ماڵێکی ماندووی هیلاکی شپرس ئەمەش تا پێدوانی یەکێکی ترە لە گرفتەکانی کە ڕووی لە خێزانی ئەمە کردووە بە تاکید ئەمە زۆر کاریگەریشی هەیە چونکە
سەحاب پیاوێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا پیاوێکی شێواوی قژ ئاڵۆزکاوی تەپ و تۆزایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری لێ کرد تۆ چیت هەیە لە ماڵی دنیا فەرمی ئەوە وشتر و ئەوە نازام چی ئەوە چیۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تی بۆ بپێتەوە دیار نییە ئەی نابێ ئاساری نیعمەتەکانی خوا پێتەوە دیار بێ ئیبن عەباس ئەڵێ من پێم خۆشە خۆم بۆ خێزانەکەم بڕازێنمەوە هەر چۆنێک پێم خۆشە ئەو خۆی بۆ من بڕازێنێتەوە کەواتە ئەم حاڵەتانە لە نێوان ژن و مێردا کاریگەری زۆر هەیە باش ئەم ئافرەتە ئەگەر مثلەن یەکێک لە کارەکانی ئەو پەروەردەکردنی مناڵ و ماڵ بەڕێوەبردن و ئەوەیە کەواتە ئەبێ بزانێ لە کاتێکا کە پیاوەکەیەتەوە پێویستی بە شوێنێکی پاک و خاوێن شوێنێکی مرەتەب شوێنێکی ئارام هەیە بۆەوەی کەواتەیە بەحەسێتەوە خۆ ئەگەرم پیاوە بێتەوە بەسەر شپرزیە دواترم پیاوە تووڕابێ بەسەر ئەوە تووڕابێ کەواتە ینی خۆی چاڵی بۆ خۆی هەڵکەندووە بۆیە پێویستە ئافرەت زۆر شارەزا بێ زۆر بەوردی مامەڵە بکە کە لەوەی کەوا جەوێکی هادیئی پاک و خاوێنی جوانی مرەتە بڕەخسێنێ بۆ ئەم پیاوە چونکە ئەم پیاوە لە چەند ڕوویەکەوە ینی ئەم دوانە لە چەند ڕوویەکەوە پێویستیان بە یەکتریە پێویستی جەستەیی پێویستی ڕۆحی پێویستی جنسی پێویست لەم ڕوانە پێویستیان بە یەکتری هەیە تۆ نابێت تەنها لایەکیان بگری و لاکانی تر فەرامۆشکەی بۆیە پێویستە لە هەموو ڕووەکانەوە ئەو دوانە هەوڵ بن بۆ تێرکردنی یەکتر یا بۆ ڕازیکردنی یەکتر یا بۆ دابینکردنی پێویستیە مادی و معنەویەکانی یەکتر ئەگەر وانەکەن ئەوە بە تاکید کێشە ئەخۆڵقێنرێ ئەم پیاوەش لەوانەیە فترێ قبولیکە مثلا بێدەنگ بێ قبولیکایە بە ناڕاستە خۆ پێ بڵێ دوای بەڕاستە خۆ پێ بڵێ دوای تەحمل ناکە لای دایک و باوک و کەس و کاری شکاتی لێ بکە اینجا ئەم پیاوە هەر خۆی نییە دایکی هەیە خوشکی هەیە باوکی هەیەتە ماڵەکەی ئەم حاڵەتە بینێ لە مەژنەتەوە هاتە کێشەکان ئالێ و ئەخۆڵقێن بۆیە لەبەرەوە بێ ئافرەت زۆر زۆر وشیارانە مامەڵە بکە هەوڵ بات هەموو پێداویستێ مادی و معنەوەکان بۆ هاوسەری فەراهەمکە و پیاوەکەشی بۆ ئەوی فەراهەمکە بۆی بتوانێت ژیانێکی بەختەوەر بژین و ژیانێکی ئارام و ئاسایشیان هەبێت. نەرمی خان کۆتا پرسیاری من چ کاتێک شیاوە یان بۆ ژن و مێرد چ کاتێک دابنێن بۆ باسکردنی کێشە و گرفتەکانی ژیانی خۆیان ناکرێ پیاوێک ڕۆژ تا ئێوارە خەریکی کرێکاری و ماندوێتی و ڕزق پەیداکردن بووە کە دێتەوە بەردەرگای ماڵەکەت کە کیلۆنی دەرگاکەی ئۆکۆڵێ بادا ژنەکەی بێتە دەرەوە بە دەیان کێشە و گرفت مناڵەکە مەیشکاندووە ڕۆنمان نییە برنجمان نییە چ کاتێک زۆر شیاوە ژن و مێرد هەڵی بژێرن کێشەکانی تیا باس بکەن بۆ ئەوەی بە جێوێکی ئارام و دڵ و دەروونێکی ئارامە و بتوان بەسەر کێشەکان ئەزاڵ بن ئەمە کۆتا پرسیاری منە. بەڵێ طبعاً ژن و مێرد لە مەسەلەی عەواتیفە لە مەسەلەی وجدانە لە مەسەلەی بیرکردنەوەیانە لە مەسەلەی حتا جەستەییانە لە مەسەلەی عەقلیانە کۆمەڵێک جیاوازی زۆریان هەیە کە زانکان ئەڵێن 2400 جیاوازی لە نێوان ژن و مێردا هەیە یەکێک لەو جیاوازیانە ئەوەیەکەوە بۆ نمونە پیاو کاتێکەیەتەوە ژن خوای گەورە وای دروست کردووە کە زۆر حەزی لە قسەکردن بێت یعنی لە ڕۆژێکە 3000 بۆ 5000 وشابێ بڵێ بەڵام پیاو لە 2000 بۆ 3000 بێ بڵێ ئەمە نیشانەی ینی کەمی نییە بۆ ئافرەت بۆ چونکە ئافرەت پێویستی بەوەنە وشە دەربڕین هەیە لەبەروی ئافرەت مڕەبیە لەبەروی ئافرەت دایکە ئەگەر ئەوەنە قسە نەکات تەحملی ناتوانێت مناڵەکەی فێری قسەکردن بکە ناتوانێت مناڵەکەی فێری ئەوە بکە بۆیە ئەمە یەکێکە لە جیاوازەکان پیاو کەم دووە ژن زیاتر قسەکە پیاو کە کێشەیەکی هەبوو حەزەکە لە سوچێکە کەنار بگرێ خۆی بە تەنیا بیر لە کێشەکەی کاتەوە کەس نەڵێپی چی بوو کێشت لەگەڵ کیا بوو چۆن بوو چی بوو ئەمانە ئافرەتیش کە کێشەیەکی هەبوو بە تەبیعەتی خۆی بە سروشتی خۆی حەزەکە زۆرترین کەس گوێی لێ بگرێ حەزەکە خێرا کە کەسێکی دەستکەوت ناخی خۆی لە هەرز زۆر جاری وا هەیە کە مەسەلەن لەوانەیە هاوسەرەکەی گوێی بە نەگرێ ئەچێ لای دایکی باسێکە ئەچێ لای خوشکی باسێکە یاخود ئەچێ لە لای دراوسەکەی باسێکە ئەمەش جاری وا هەیە تووشی کێشەیەکە لەو ڕۆوەکە لەوانەیە ئەم کێشانە باسێکە و کەسە متمانە پێکراو نەبێ کێشەی تری بۆ بێتە پێشەوە بۆیە وەکوتمان پێویستە کاتی گونجاو هەڵبژێردرێ مەسەلەن ئەو پیاوەکەیەتەوە هەر لە ڕێوە کە هیلاکە تۆ کێشەی لەلا باس مەکە کاتێکی گونجاوی بۆ بجێ بزانین کەی ئەعسابی هادیئە کەی ئیستعدادی گوێگرتنی هەیە کەی تێرخەو بووە کەی مەعیدەی تێر بووە کەی ئیستعدادی هەیە بۆ ئەوی کەوای گوێ لە کێشەکانم گرێ کاتی گونجاو هەڵبژێرە بۆ باسکردنی کێشەکان ئەگەر کاتی گونجاویش هەڵ نەبژێری لە کاتێکی نەگونجاو باسی کێشەکان بکەیت دڵنیا بە چارەسەر دەست ناکەوێت بۆ چونکە ئەو بە بێزاری گوێت لێ ئەگرێ بە وردی گوێت لێ ناگرێ و تااقەتی جوابانەوەشی نییە بۆ ئەو کوتمان پێویستە کاتی گونجاو هەڵبژێردرێ و بەبێ
هەتا بشکرێت بەبێ ئاگاداری مناڵەکان کێشەکان چارەسەر بکرێت. زۆر سپاس بۆ خاتونەرمی مستەفات شالاگوانی بواری کۆمەڵگەی مەدەنی. زۆر سپاسی وادارم توانی بێتم خزمەتێک بچووک بە بەرنامەکەتان بکەم. مەمنون زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئەی بەڕێز و خۆشەویستیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باسوخواز بوو. ئومێدەمان وایە خێزانێکی بەختەوەر و ئاسوودە مافی هەموو خێزانێک بێ و هەمومان ئاسوودە و بەختەوەر بین تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر ئاسوودە و بەختەوەر بن.